لە کاتێکدا ماوەی چەند ساڵێکە فۆرمی نوێی دابەشکردنی خۆراک بەسەر هاوڵاتیانی کەرکووک دابەش نەکراوە، وەزارەتی بازرگانی عێراق فۆرمێکی کۆکردنەوەی زانیاری بۆ بەشێک لە دانیشتوانی کەرکووک پڕ دەکاتەوە. دابەشکردنی ئەو فۆرمە لایەن وەزارەتی بازرگانی عێراقەوە چەندین پرسیاری لای بریکارانی خۆراک لە شارەکە دروست کردووە. ئەم سمارەکە دراوە گەرە بدێنە هاوڵاتی بڕە لە ماڵ پڕیکاتەوە جوان بۆ مابێنێت و پەنجەمەرشی ما بۆ بکە. ئیتر هەمووی معلوماتەکانشی چییە؟ سجل و صحیفە و ئەمانەی هەمووی دەبێ بنووسێت بە مەزبوطی، ڕقم جنسیە هەمووی ئەمانە دەبێ بنووسێ، ئیشی چییە، کاسبە چیەکە. من تقریبا دەور 400 ماڵم لایە 133 ماڵم بۆ هاتوۆتەوە، ناو خۆمشی تایە. ئایا بۆ بەس بەم شاری کەرکووکە ئەمە هەیە؟ سەبەبەکەی چییە؟ بەس مەبەستیانەوەیە، ئەمە ئێمە کوردین، بەس مەبەستیان ئەوەیە، هیچ مەبەستێکیان نییە. بۆ لە سلاحەدین تشتیوان نییە. ئایا بۆ لە مۆسڵ فۆرمەکانیان لێ وەرناگرن بۆ بێ فۆرمەیان دەنێ بۆ بەس بۆ لە کەرکووی هانی کوردەکەندەیرا. خەرکی وا هەیە ئەرێ مەسەلەن ئەمە بۆ ناو من هاتووەتەوە، خەرکی وا هەیە ئەرێ بۆ ناو من نەهاتەتەوە. کاکە مەخ بەدەستی ئێمە نییە، مەسەن هەر بایعێ سیرەکەی 100 ماری بۆ هاتووەتەوە. هیچ خەتای ئێمەی تیان نییە، ئەمە حکوومەتە لە بەغاوە ئەم کتابەی ناردووە مەسەلەن لەوانەیە بەیانی لە هەڵبژاردننیش تاسیر بکات، زۆریش نەکەم لەبەرەوەی ئێستا ئەم کابران ناوی هاتوۆ ناو مناڵەکانی هاتەتەوە، لەوانەیە فۆرمەکەی نەدەنەوە، لەوانەیە بایعەکەی ببڕن، کەس نازانیە، ئەمە بەغدا ئەزانێ، ئێمە نازانین. لێپرساوی مەکتەبی هەڵبژاردننی یەکێتی لە کەرکووک سەرنج و تێبینی لەسەر ناوەڕۆکی فۆرمەکە هەیە و پێی وایە ئەو فۆرمە ئەجێندای دیکەی لێ پشتەوەیە. هەچەند لە هەندێکلانی معنیشمان لێ ئەگە دەرکرێتەوە ئەو مۆزوعی بەڕاستی فۆرمی خۆراکی کەرکووک، ئەو فۆرمەی خۆراک کەرکووک بە بەناوی چاکسازی تیاکردنەوە هەڵساون ئەوەی لە دوای پرۆسی ئازادی لە 2023 گەڕاوەتەوە، بە تایبەتی کەەوەش گەڕاوەتەوە زۆرین لە ساڵ 95 کورد بۆ گەڕاوەتەوە بۆ شارە، پێشتر خەڵکی ئەم شارە بوونە، بەڵام ئێستا ئەیانەوێت تەدقیق لەو فۆرمی بایعانە بکرێت بۆ ئەوەی ئەوانەی کە هەوی ئەحوال مەدەنی کەرکووکیان نییە وەلاندرێت و ئەوانەشی کە دایرێکی ئەحوال مەدەنیەکەیان ئاغاز لە دوو چەمچە ماڵ و سەنگا و قارکەرم و شوێنەکانی کەیە ئەمانە جیا بکرێتەوە. ئەمەش بەخۆی زەنجیشی خەت مەترسیدارە بەڕاستی لە کاتێکە ئەم پرۆسە ئەنجام بدرێت. وەزیری تیجارە بە ئەسڵ خەڵکی حەویجەیە، بە ئەسڵ خەڵکی حەویجەیە ئەم وەزیری کە ئێستا وەزیری تیجاری عێراق ئەنجا بۆیە ئێمە مەترسیمان زۆرە لەم نیشە ئەمە شەچێتە چارچەوەی تعریبەوە، چونکە بۆ تەدقیقەکە تەنها بۆ ئەوانەی لە دوای 2023 هاتوونە. پرسیاری هاوڵاتیانی کەرکووک لەسەر فۆرمەکەی وەزارەتی بازرگانی عێراق لەوە سەرچاوی گرتووە ئەو فۆرمە تەنها بۆ پارێزگای کەرکووک دروست کراوە و بەشی زۆری ئەوانەشی ناویان گەڕاوەتەوە بۆ پڕکردنەوەی فۆرم لەو ئاوەرانن کە مەشمولن بە مادەی 140 دەستور. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.